بەناوی خوای گەورە فەرموودەی ژمارە 19 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ المؤمن مرآة أخيه والمؤمن أخو المؤمن يكف عليه ضيعته ويحوطه من ورائه إدغام من كل بەڕێزان بیرمان نەچێ ئیماندار برای ئیماندارە خۆشەویست و پشت و پەنای یەکترین دۆست و پشتیوانی یەکترین لە دنیا و لە قیامەتە لەم ڕۆژگارەدا کە ئاگری فیرقەت و ڕاجیایی و گروپگەرایی و جەماعەتگەرایی وەختە خراپتر و بێت و تەشەنە بسێنێ بیرمان نەچێ گەورەترین هاوکارێکە پشتی پێبەستین بریتێ لە برایەتی بەڵێ برایەتی ئەبێ ئەو پەڕی قووەتمان بەکاربێنین بۆ دروستکردنی برایەتی نێوان ئیمانداران چەند زۆرن ئەو کەسانی شەو و ڕۆژیان سوودە سەر یەک بە پلان کارەکەن بۆ ئەوی برایەتی نێوان ئیمانداران بڕوخێنن بمانکەن بە دوژمنی یەکتری لێمان تێکچێ و سەنگەری دوژمنایەتیمان لە بری کوفر و ئیلحاد و زەندەقە و زوڵم و ستەمی جیهان دوژمنایەتیمان نەقڵکەین بۆ براکانمان کە یەک ڕۆحین یەک جەستین یەک ئیمان و عەقیدەین لێمان تێک نەچێ نەبینێ بەشێک لەو خراپکاریە کە لە ڕاستیە شەیتان سەکردێ و پرۆژە گەورەیە کە برایەتی نێوان ئیمانداران تێک بە ئێمە پشتی یەکتر یەگرین ئێمە پشتی یەک بەرنادەین هەر ڕاجیاییەکمان هەبێ مادام لە سنووری ئیسلامدایە و لە کوفر و ئیماندا نییە و ناممان کاتە دەرەوەی بازنەی دینداری بەڕاشکاوی یەکسەر هێندە ناهێنێ باعسی دوژمنایەتی و بێتە هۆکاری دووبەرێکێکی قورس وەک ئەوەی ئێستا لە نێوان هەندێک خەڵکای بینین بەداخەوە ئێمە لە ژیانی خۆمان هەندێک نمونەی خۆشمان و جوانمان بینیوە کە لەگەڵ کەسانێکە ڕاجایی زۆر تند و قورسمان هەبووە بەڵام کاتی یەک ئەبینین باوەشی تند ئەەکەین بە یەکتریا و تەوقەی تند و گەرم و گوڕ و خۆشەویستانە لە نێوانماندا ئەنجامەدرێ بەڵێ ئیمان ئیسلام فێری کردوین کە ئێمە ڕاجاییە پشکۆلەکانمان بکەین بە قوربانی عەقیدە گەورەکەمان کە دینی ئیسلام فێری کردوین ئێمە خوای گەورە فەرموویەتی فأصبحتم بنعمته إخوانا إما بين براي يكتري هر خواي جورا فرميتي فألف بين قلوبكم تأليفي كردوا ريكي خستون لأنيوان ضلكان تاني ريك خستوا طريفية فرميه نيفرموا فألف بين عقولكم أقل كان تاني ريك نخستوا ضلكان تاني ريك خستوا بو معناي أكرير رامان جاواز به دنيا بيروكي جاواز نيوان من ده هبه هر يكمان سر بمذهبك وجماعتك وكمالك مسلمانان بين بەڵام ناکرێت دڵمان لێک جیاواز بێ چونکە ئێمە هەمومان بەیەکەوە سوزدە بۆ یەک قیبلە بین و ڕۆمان لە یەک خوایە هەر ئەو خوایەشە پەرستین لا ئیلاهە ئیلا هو تکاتان لێکم دەستگرمە برایەتیەوە بان فەرموودێ جێبەجێ بکەین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه